سەوارد بە زیانەکانی بارانبارینی ئەمڕۆ و ئامادەکاریەکان بە تایبەتی لە سنووری پارێزگای دهۆک من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز ماجید سەید ساڵح جێگری پارێزگاری دهۆک لە دهۆکۆ لەگەڵمانە بێت لە بەرنامەی باسی ڕۆژیش پارێزگاری سلێمانی و پارێزگاری هەولێر میوانمان دەبن کاتژمێرنەوە بۆیە بینەری باسی ڕۆژیش بن. ئێستا باس لە ئامادەکاریەکان لە سنووری پارێزگای دهۆکەکەین. کاک ماجید نازانم کاک ماجید ئەفدەمێتە باش بە وێ بارانبارینی چ زەرە ڕوزیان هەبوونە لە سنوورێ پارێزگاها دهۆکێ بگشتی؟ سپاس ئەفدەمێوەژی باش ئەفدەمێوە و بینەر و گۆدارێت کوردستان 24 جیت باش بن هیویدارین هەمی لایەک سەلامەت و سەرکەفتی بن. سنوور پارێزگاها دهۆکێ ئەف پێلا بارانبارینێ خۆڤەگرت سەرانسەری پارێزگاها دهۆکێ گوند و ناحی و سەنتەرێ قەزاڤە و سەنتەرێ باژارە دهۆکێڤە ئێک جێ خۆشحالیە و چه زیانێت گیانی نەبوونە وەکی دی زیانێت مادی هەمی جاها هەبوونە بەس وێ ڕێژەی نەبووە ئەوە جی زڤرتەوە بوو دوسێ ئەگەرەکە ئێکێ لای دەرونی و ئەوە چەند ڕۆژە هەکو بێژن بسپورێت کەش و هەوای وێ هشداریەت دەن و حاضر بوون بهێتەکردن ئاژی حاضر بن تشیار بن و پێلەکە بارانبارینێ دەهێتن دوو دیسا دام و دەستگەهێن حکومەتی کارگەریە پارێزگاها دهۆکێ ئەف ئامادەکاری کردبوون و توشداریە دەبوونە و ئامادە باشێ دەبوونە هەمی حاضری هات بووکردنێ و ڕێکێل هەر تشتێکی نەخوازرەوە بێتەگرتنێ سێ هەر زوودا یعنی هەر دەستپێکە وەرزێ زەوەستانێ شلای کارگەریە پارێزگاها دهۆکێ و دیسا بەرز پارێزگاری دهۆکێ و تاکید هات بووکردێ و پێدویە حاضری و بەرهەوی بێتەکردنێ بۆ هەندێک و ڕێکل حالەت نەخوازرایەت لافا بێتەکردنێ بەرێندێ یاشمە بە ئەف دوسێ ئەگەرە بوونە سەبەبێ وێ چەندێک و زیان کێمتر بن هەرچەندە هەروەکی ماوەچە بکرێت هەندێک جاها زیان هەبوونە بۆ نمونە سنوورێ قەزا بەردەرەش ناو سەنتەرێ قەزای ئاف چەند ناو چەند ماڵەدا دیسار سنوورێ ناحیە دارەت و چەند ستونێت کە هەرێ کەتینەک و بووە ئەگەرەوێ چەندێک و کارە قەتعات بیتن بەس نوکە تیمێ دیسایەت ڕێوەبەریا گشتیا کارە بێ پارێزگاها دهۆکێ و سنوورێ ئاکرێ و بەردەرەش یەک کارتکە بۆ هەندێک و کە هەرێ بزڤر نەڤە وان گوندا وان جاها دیسا هەندە زیانە دی هەبوو نەر سنوورێ قەزا ئاکرێژی دیسا هەر ناو سەنتەرێ قەزا ئاکرێ گەلیێ شێخ عەبدولعەزیزی وەسا دیارە ئاف چوە ناو تەکیۆیە شێخ عەبدولعەزیزی و دیسال ناف ماڵا هەندێک ئاف چوویە زارێکی هەشتە ناف ماڵەوە دیسال جهێت گەشت و گوزاری نەخواستمە سیپای و جهێت دیترێت سنوورێ قەزا ئاکرێ والقەزا ئامێدیژی ئەو جهێت گەشت و گوزاری کل هێزان بەڕی بارە و نێزیکی ئاوانە ئەگەرێ بلندبوونە ئاستی ئاوێت دیارە زیان گەهشتیە سنوورێ دیسا ناف سەنتەرێ باژارێ دهۆکێ چ زیانێت واسا نەبوونە سنوورێ قەزا سێمێلێ دیسال شێخانێ چ زیانێت واسا نەبوونە دیسال سنوورێ ناحیە بامەرنێ دیارەت ناف سەنتەرێ ناحیە بامەرنێدا ئەگەرێ ڕابوونە لەهیا زیان گەهشتە چەند ماڵە ئاژی ئاف چەند چەند ماڵە و دیسا چەند تۆمۆبیلژی ئاف چەند ناودا یعنی بڕەنگە گشتی زیانێت سنوورێ پارێزگاها دهۆکێ ڤێڕەنگی بوونە ئەوە دوماهەیەک ئامار نیت و گەشتنەوە ڕەنگەل یعنی زانیاری سەر ڕێژیا بارانبارینی هەبووە ڕێکۆ ماجد جەسر ڕێژیا بارانبارینی چەند بووە ڕێژا بارانبارینێ بەێ ڕێژا بارانبارینێ هەر قەزایکە چ بژمەتە ڕەنگێکی بۆیە یعنی حتا سنوورێ هەر قەزایکە بۆ نمونە ئاکرێ نۆت ملیم بوونە لە دهۆکێ سی حتا چلا بوونە ئامێدیە دیسا چل حتا پێنجیە بوونە یعنی ڤێڕەنگی بوونە حتا داخلی قەزایە ڕەنگەش ناحیەکی بوو ناحیەکی فەرق بووە بەس گشتی بارانەکە دژوار باریە بەس دیسات بێژمەفە خۆشبەختانە زیان پێڕەنگی نەبوونە و ئەم خۆشحاڵین کەیف خۆشیم کو بارانە باری بەس خۆشی ئەم شەوە پتر هەکو بێژم مفاش vê بارانێ و vê avê وەربگرین بۆ هەندێک ئەم ئایندەیدا پتر مفاجە ببینین باشە تیمێن حەوا حتا چ ئاستێکی ئامادەکاریان باش کرد بوون هەوارا خەلکی ڕاچوونە تایبەتیوان جێنک و بارانەکە زۆر لێ باریە خود بێژین ڕێژەیەکە بارانبارینێ ینی زێدە بوو بەلێ تیمێتمەت هەمە جور بوونە هەم بەرگری شارستانی هەم پۆلیس هەمژیک کەکو بێژن تیمێتیت باژێرڤانیا و دیسایەت ڕێکەوبانە
گشتی سرپرشتی برای قایم قامت قضا و دیسا رهبر ناحیه شب و روش اتشم بجم حتی سپیدی شویدید آماده باشید دابونه و ابرو که دیسا هر وسط کاری دابونه الهمی جها یل هوار خلقی چون او چت گزانی گیان خلقی مترسیده اولی خلقی رزگار کری آنجی که برگیری شدی کری کو زیان نگیت حالاتیا قال هندیجی هر وکی میگویی راست از زیانت مادی هبونه بس دیسا هم خوشحالی کو زیانت گیانی نبونه اویدیش ام هکو بیشن بزاوت کن حال بدین هاری کاریام میکن ما دیسا رهبریا کوچو کوچبران و برشتفدان قیران راست پاردیه او مالت کو ضرر و زیان گهشت نفراب گهنو دیف امکانیات هاری کاریام گهینوا. سپاس با برس ماجد سید صالح جگری پارزگاری دهوک کلا دهوک ولا قلمان بوی.